ئێمە وەک بەڕێوەبەتی بەگیری شارستانی کەرکووک فەریقی خاصمانەیە ئەو فەریقە PLNCPRN ئەو فەریقە اختصاصی بەرنامی بەیۆلۆجی و کیمیاویە ئەم تیمانی ئێمە وایستە لەگەڵمانان لە پێش چاو ئێوە ئەو تیمانی ئێمە ئەو شوێنانە هەمووی چی شوێنی ناو شاری کەرکووک هەیە کە جامیعاتە کە مزگەوتەکانە ئەسواقەکانە ینی مۆڵەکانە محاولاکەن ڕۆژانە بەرنمەیەکماندانەوە بۆیان دەوائری دەولە و هاوڵاتی زۆر هاتوچیانەکات ئێمە ئەو دایرانە ڕۆژانە مەوادی خاصی خۆمان هەیە ئەچینە ئەم شوێنانە و لە پێش چاو ئەم شوێنانە هەمووی تاقیمەکەین ئەگەر هەرچی حاڵەتێک ئیعلان بکرێت لە تەندەروستی کەرکووک ئەچینە ماڵی ئەو کەسەی کە موسابە ئەو ماڵەش تاقیمەکەین.